نوێنەری مامۆستایانی ناڕازیە و دەڵێت بایکۆت کاریگەری نەرێنی و خراپی نەبووە لەسەر قوتابیان و با پێچەوانەوە کاریگەری باشیشی هەبووە. ئەنجامەکانی پۆلی نۆیەمی بنەڕەتیش دەرخەری ئەو ڕاستیەن کە یەکەمەکان لە ئاستی هەرێم لە سنووری ئیدارەی ڕاپەڕینن کە کۆتا شوێنیش بوو بایکۆتیان شکاند. من لێرەوە ینی پەیامێکم بۆ هەموو ئەوانەی کە دەیانگوت بایکۆت کاریگەری خراپیە ئەو ئەنجامی کە دەیبینن ئەوە ینی ئەنجامی ئەوەیە کە دڵسۆزی مامۆستاکان دەردەخا و پێویست بوو بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیە و بەڕێوەبەرێتی گشتی و ئیشراف و ئەوانە کە دەچن بۆ پیرۆزبایی بۆ قوتابخانەکان مامۆستایانی ناڕازی لەگەڵ خۆیان برن دەستخۆشی لە مامۆستایانە بکەن کە هەتا دوا ینی ڕۆژ لەسەر شەقام بوون بۆ داواکردنی مافی خۆیان و هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەرپرسانی پەروەردە و ئیدارەی سنوورەکە مەڕاسیمێکی ڕێزلێنانیان بۆ قوتابیانی یەکەم لەسەر ئاستی هەرێم و سنوورەکە و ئەو مامۆستایانەی کە توانیویانە ڕێژەی دەرچوونیان بگەیەنە ئاستی نایاب ساز کرد. قوتابیانیش دڵخۆشن کە نمرەی بەرزیان بەدەست هێناوە و دەژڵێن بایکۆت کاریگەری نەرێنی نەبووە لەسەر ئاستی قوتابیان. بە هەوڵ و تێکۆشانی مامەسا دڵسۆزەکان و ئەو زانست و توانستێک کە بە خوێندکارانان بەخشیوە و بە کۆشی بەردەوامی خوێندکاران خۆیان توانیویانتەن ئەم بربەستەوە ئەم کاریگەریە کاڵ بکەنەوە. نەتیجەش بینیمان ئێمە لە سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی ڕاپەڕین کە هەردوو پەروەردەی ڕاینەوە پێشدار لە خۆی دەگرێت ڕێژەیەکی زۆری نمرەی بەرز لە قۆناغینەوە هاتووە کە ڕێژەیەکی زۆر دڵخۆشکەرە بۆ ئێمە و دەتوانم بڵێم بایکۆت تا ڕادێک کاڵبوونەوەیەکی یەکجار زۆری بەخۆ بینیوە. دەرچوی قۆناغینەوە من بە کۆنمرەی 600 توانیم پلەی یەکەم بەدەستبێنم بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر توانیم ئەم نمرە بەرزە بەدەست بهێنم و سوپاسی خودای گەورە دەکەم. هەروەها زۆر دڵخۆشم بۆی کە ئەم نمرە بەرزەم بەدەستهێناوە. ئەم ساڵ کە هەر لە سەرتاوە بایکۆت بوو بەڵام دواتر بایکۆت شکێنرا و دەستمان کردەوە بە خوێندن. کاتێکی زۆر کەممان لە بەردەستدا بوو بۆ خوێندن بەڵام هەر لە سەرتایی خوێندنەوە کاتێک دەستمان پێکردەوە من تەواوی هەڵی خۆمدا بۆ خوێندن و توانیم نمرەیەکی بەرز بەدەست بهێنم. زۆر دڵخۆشم بەڕاستی دەستخۆش لە مامۆستاکانیش دەکەم و بایکۆتەکە کاریگەریەکی وای نەبوو لەبەر مامۆستاکانیشمان لەگەڵمان بوو لەگەڵمان ماندوو بوون هەڵیان داوە بۆیە کاریگەری زۆری نەبووە. گەرچی دەڤەری ڕاپەڕین کۆتا شوێن بوو کە بایکۆتی ئەم ساڵی تێدا شکێندرا. مامۆستایانی ناڕازی دەڵێن بایکۆتی ئەم ساڵ هیچ کاریگەریەکی خراپی لەسەر پرۆسەی خوێندنی ئەم ساڵ نەبووە بەڵکو بە پێچەوانەوە کاریگەری باش و ئەرێنی هەبووە. ئەنجامەکانی پۆلی نۆیەمی بنەڕەتی دەرخەری ئەو ڕاستیەن کە پلێنەیەبەکان و یەکەمەکان لەم دەڤەرە بوون. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.